ئەمە بەردەم نووسینگەی سلێمانی ئەنجومەنی نوێنەرانی عێراقا دەیان هاوڵاتی کرد بوونەتەوە گرفتیانەوەیە پاش نزیکەی 10 ساڵ لە کارمەندی گرێبەست بەڵام نەقی سلێمانی کۆمسیۆنی عێراق بە حیزبایەتی و خزمایەتی لە جێگای ئەوان کەسانێکیان دامەزراندووە کە هیچ ئەزمون و شارەزایی و خزمەتێکیان نییە. ئێمە ئەمڕۆ وەکو کۆمەڵە مۆزەفی مافخوراوی کۆمسیۆنی باڵا هەڵبژاردنەکانی عێراق هاتوین حەقی خۆمان بسەنینەوە لە کۆمسیۆنی باڵای هەڵبژاردنەکانی عێراق لە ئۆفیسی سلێمانی. ئێمە کۆمەڵێک مۆزەفین لە 2009ەوە تیاتی لە 2013 تیاتی لە 2015ەوە لەم دەستگایە ئیشەکە دەستگای هەڵبژاردن. ئێمە بە هەموو شێوەیەک مافی خۆمان داوا ئەکەین لە کۆمسیۆنی باڵا هەڵبژاردنەکانی عێراق لە ئەندام پەرلەمانەکانی عێراق بە هەموو شێوەیەک مافی ئێمە ببەنە کۆمسیۆن بە تایبەتی ئەندام پەرلەمانەکان داوایان لێکن کە مافی ئێمە ببەنە کۆمسیۆن و ئێمە مافمان خوراوە. ئێمە من خۆم وەکو شخصی خۆم 2009 لەم دەستگایە ئیشەکەم دەستگای هەڵبژاردن. ئێستا شوێنی من بە کەسانێک پڕکاتەوە لەسەر ئەساسی حیزبایەتی و خزمایەتی پڕکاتەوە کە هیچ ئەزمونێکیان نییە لەم دەستگایە تەنانەت بگرە یەکەم جاریشانە بەشداریەکەن لەم دەستگایە. ئێمە وەکو خۆمان هاتوین داوای مافی خۆمان بکەین لەسەرەوەی کە وەزبەیە وەرگیراوەتەوە وەزبەی کە وەرنەگیراوەتەوە کەس نازانێت لە ڕێی خزمەتیان لە ڕێی شتی ترەوەیە تا ئێستا ئێمە کاتوین بۆ ئێرە داوای مافی خۆمانەکەین هەر ئەوەنە لە 2000 هەمانە مۆزەفمانەیە لە 2009 تایەتی بەشی قانونی تاوا کردو تا ئێستا وەرنەگیراوەتەوە. ئێمەش مۆزەفی 2000 وەک خۆم 2000 مۆزەفی 2013 وەرنەگیرانەوە وەزبەیەکی زۆرین زیاد لە 250 کەسین. نووسینگەی سلێمانی ئەنجومەنی نوێنەران لەگەڵ نوێنەری فەرمانبەر ئاگرێبەستەکان کۆبوونەوە بەڵام لە لێدوانەکانیاندا بیرۆڕای جیاواز لەسەر پرسەکە بەدی دەکرا بە جۆرێک پەرلەمانتارێکی گۆڕان دەیوت پێی وایە نەعەدالەتی کراوە پەرلەمانتارێکی کێتیش دەیوت ئێرە شوێنی ئەوە نییە و ڕای جیاوازی هەیە. ئەوەی کە وەرمان کرد دوای ئەوە باوەڕمان بەوە هەبوو من بۆ خۆم وەکو کەسێک وە هاوڕێیانی تریشم باوەڕم بەوە هەبوو کە بڵێ نەعەدالەتیەک هەیە لە ئەو تەوزیعەوە بەو معیارانە وەرنەگیراوە کە لە مفەوەزیەوە هاتووە داوامان کردوتمان یا دووشت یا ئەبێ لیژنەیەک پێک بهێنرێ بێت تەدقیقی ئەم ناوانە بکاتەوانێ دووەمین شتیش عەدەدەکە زیاد بکرێ و ئەوان وەڵامیان ئەوە بوو کە بودجەکان هەندێک مەحدودە بۆ زیادکردنی عەدەدەکە بەڵام لەبەر لەو کاتە لە کاتی وجودی ئێمە مسودەی کتابەکەیان نووسی کە لیژنەیەک پێگەهێنن بۆ مراجعەکردنەوەی ئەو ناوانە لە هەموو لەسەر تاسەری عێراقا نەکرد لە سلێمانی من لە قسەکانی خۆماوتم قەناعەتم هەبووە بەوەی کە نەعەدالەتیەک هەیە لە مەرج نییە نەعەدالەتیەکە لە 100% وەکو ئەوش بێ کە تەرەفی بەرامبەریش دەیڵێ بەڵام من قەناعەتم کرد بەوەی کە نەعەدالەتیەک هەیە لە تازەکردنەوەی عەقدەکانە بۆیە بە پێویستم زانی کە بە دواداچوونی زیاتر بکەم. هاتنی ئەو نوێنەرانەش بەڵگەیە لە دوایە هەموومان قەرای لەسەر بدەین ئەو ئینا ئەچینە بەغا ینی ڕەنگە منش قەناعەتێکی جیاوازمە بێ بەڵام لەوێ یەکلایە بێتەوە لێرە شوێنی ئەو مناقەشەیە نییە. بۆ پشتڕاستکردنەوە یان ڕەتکردنەوەی قسەی فەرمانبەرەکانی تیمی پەیام سەردانی بەڕێوەبەری لقی سلێمانی کۆمسیۆنی هەڵبژاردنەکانی عێراقیان کرد بەڵام ئامادە نەبوو هیچ لێدوانێک لەو بارەوە بدات. دامەزراندن بە واستە و تەزکی حیزبایەتی و خزمایەتی سیمایەکی دیاری مێژووی حکومڕانی پارتی و یەکێتیە کە چاویان تەنها دەوروبەری خۆیانی بینیوە و ئەوانی تر بە پلە دوو هەژمار کراون. ڕاستی حەمامین کەناڵی ئاسمانی پەیام سلێمانی.